ئەو دیمەنانە لە دیمەنی شێتخانە ئاچنە کەستەخانە بەداخەوە یعنی ئەم کەسە لە زیاتی نەخۆشێک کە دوعای بۆ بکەین خوا شیفای باتێ زوو چاک بێتەوە سپاسی و دکتۆرانم کە یارمەتیاوە کردومانە بە قەشمەر ئەوەندێن تێکجارەڵێن لەگەڵ ڕێزما بۆ دامنویستم قسە لەسەر ئەوە بکەم لەلایەنی دەرونیەوە کاک دەرون ئێمە دوو لایەنی سەرەکیمانێ خاستن ئەگەڕێتەوە اکتشافە بۆ فرۆید کە جانبێکمان هەیە لا شعورە بڕواو هەبێ لە 90 بۆ 99 ڕفتاری ئێمە کایەکەین زۆر جار سەرچاوەکەی لە لا شعورەوەی سەبەبەکەی نازانین جامنە و کەیسەی کە هاتە لامان چی بوو ئافرەتێک بوو دوو مناڵی هەبوو گەشت بۆ تەلاق ئەیوو خەسوول قورعانی خواردووە نابێ بچمەوە ماڵە بێت کوڕەکەی تەلاقم بە مێردەکەشی خۆش شێوێ بەس دلان توانێ دایکشی واز لێ بێنە لە چیە وای لات بوو دایکی خۆی هاتبوو لەگەڵیا کاتێک کە ئەم ئافرەتە دووجیان بووە دایکی خۆی و خەسووی لەگەڵیا بوو لە خەستەخانەی ویلادە کە بەنجەکە تازە بەریاوە کاکتۆر ئەڵێ ئێمە داوای ناوی لێەکەی ناو چییە و چییە و دوایی کاک دکتۆر مەرج نییە ناوی خۆی بڵێ بەنجەکە بەریابێ من باوکی خۆم عملیات کراوە زۆر جار ئەوانیان هەموو پێکردوێ ناویانێتەوە هێشتا هەر قسەی بزڕکاندووە بەڵێ جامە بەستم کاکتۆر یان ئێمە نابێ بەوە بڵین تاوە بنجەکە بە تەواوەتی بەریاوە ڕاستە قسان جواب بدەیاتەوانێ بەڵام هێشتا بنجەکە بە تەواوەتی بەریناوە اینجا بۆ چۆن بیسەلمێنین لا شعور هەیە نەستی هەیە ئەمانە یەکێکن لە بەڵگەکان یەک گەوانەی کە سەرخۆشە بن مەشروب بخۆنەوە ئەها لە کاتێکا مەشروبەکە وکو مخەدیرەکە وایە ئەو جانبە ئێمە وەکو ئینسان کە مەغزەنێکمانێ هەرچی حرام و خراپە و شتە مەمنوعەکانی دامان ناوە بەڵام سانسۆرێکمان لەسەر داناوە خودی ئینسان ذاتی ئینسان نایەڵێ ئەوانەی لا شعور بێنە دەرەوە چکە هەستمان بریندار دەکەن تووشی سوکایەتیمان دەکەنەوە تا دوای بۆیە بە بەندکراوی لە لا شعورە هێشتومانەتەوە بەڵام ئەو لا شعورە واز ناهێنێ دائیمەن لە کەمینە ئەیەوێت چ کاتێ لە شوێنێکا شتێک لە چ کاتێک ئەنا ذاتی ئینسان خودی ئینسان ضعیف و دزە ئەکایەتە دەر لە کاتی خەونە زۆر جار خەوی جنسی کۆمەڵێ محەڕەمات لە خەونە چونکە ذاتی ئینسان ضعیفە بێ لە کاتی خەوە لە کاتی سەرخۆشیە ئەها جارانەیان بوو شیری شێری خواردووە جنێی بەم مەسئولێ ئەچۆ بهەڵاو ئەو کچەم بنێ و نەبێ ئەوە لەو کاتانەیە حەچی لە لا شعورە کەپتی کردووە بە ئاگایی لەو کاتایەتە دەرەوە ئەم ئافرەتەش لە کات دیارە زۆر پڕ بووە لە خەسووی ئەمە ڕقی لێ بووە دیاریتر وەحاصل لە کاتێک کە کێشتە بەنجەکە بەریا و بەری نێیا و هاتووە هێ ناویانێتەوە 1000 جنێوی سووکی بە خەسوویاوە ئەمە دایکشی دانیشەوە وتم ڕاستە ئەیگونا من وام نەوتووە ژنەکە دایکی وتی دوو لە ڕووی خەجاڵەتی وەڵڵا هەمووی وت من هەموو گیانم بوو بەعارە چی جنێوی سووکەیە بەم خەسووی یا و خەسووشی سێشەوە بە دیاری و دانیشەوە ئەم خەسووە نازانێ ئەمە لە لا شعوریاتی نازانێ هێشتا بەنجەکە بەرینەیەوە هێشتا ذاتی ئەم کەسە خودی ئینسانە ئەم کۆتڕۆڵەی بۆ نەهاتوێتەوە ئەمە بند کاتەوە لە لا شعورا بۆیە بەڵێ گەشت و حاڵەت و وەبزان تەلاق و لێکجابوونەوەش بوو ژنەکە قورعانی خوارد وتی نابێ ئەمە بێتەوە ماڵە یا کوڕەکەم بڕوا و حاشا و لێکەم ئەمە بۆ ئەم ئافرەتە لەم کاتی بەنجەیە ئەم شتانە هاتبووە دەرەوە کە خۆی لە ناخەوە هەیەی بەرامبەر خەسووی بەڵام لە کاتێکا کە بە ئاگایە ناوێرە بیڵێ کەپتێکات خەفەیەکە لە کاتێکا کە